ئێمە زیاتر پرس لەسەر ئەم بابەتە دەکەین لەگەڵ میوانەکەمان کە داخۆ بزانین هۆکاری ئەم کەمی موچە کەمی داهات لە سلێمانی بۆچی واهەیە. میوانەکەمان زۆر بەڕێز مەولود سابیر بەڕێوەبەری گشتی بانکە بازرگانیەکان کە ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵماندایە. کاک مەولود شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. پێم خۆشە زۆر بەڕاشکاوانە وەڵامی پرسیارەکانیشمان بدەیتەوە. ئەرێ بەڕاست ئایا مستحقاتی سلێمانی ڕەوانە دەکرێت یان نا؟ شەوتان باش، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. هیوادارم لەو مقابلە ڕاستەوخۆیە بتوانین سوودێک بە هاوڵاتی خۆمان بە بینەری خۆمان بگەێنین و ڕاستیەکان بگەینە خەڵکی خۆمان. ڕاستی ئێمە لە بەڕێوەبەری گشتی بانکە بازرگانیەکان هەوڵی ئێمە ئەوەیە کە بتوانین موچە و ئەو پێویستیانەی کە وەکو دەرماڵە وەکو خەرجیەکان لە هەموو پارێزگاکان هەولێر و دۆک و سلێمانی وەکو یەک دابین بکەین و ئەوەشمان کردووە. بۆیە ئەوەی کە لەسەر ئێمەیە ئەو داهاتەی کە بۆ ئێمە دێ هەم لە نەوت هەم لە داهاتی ناوخۆ بتوانین هاوکار بین بۆ ئەوەی خەڵکی هەرێمی کوردستان موسەخۆری هەرێمی کوردستان وەکو یەک بتوانین موسەکانیان وەربگرن. بۆیە ئێمە بەڕاستی لە هەر شوێنێ گرفتەبی لەو شوێنە ئامادە بوونە و سەردانمان کردیە و بە هەموو شوێک پاڵپشت بوونە بۆ ئەوەی ئەو کێشانە چارەسەر بکەین. بۆیە لێرەدا ڕای دەگەێنین کە ئێمە وەکو بە یەکسانی سەیری هەموو پارێزگاکانمان کردووە و خەڵکی هەرێمی کوردستان و فەرمانبەرەکان بانکەکان شاهێدی ئەومان بۆ دەدەن. بۆیە بەڕاستی من هەتاوەکو ئێستا ئەوەی کە کردومانە هیچ گرفتێکم لەو بابەتە نەبینیوە. زۆر باشە کاک مەولود، باشە کەواتە هۆکاری کورتێنانی داهات لە سلێمانی بۆچی دەگەڕێتەوە؟ هۆکارەکەی چییە؟ من ئەبێت چەند ڕاستیەک لە مقابلە ڕاستەخۆیە لە بەجاناتان ڕوون بکەمەوە. یەکەم کۆی گشتی موچەی پارێزگای سلێمانی 359 ملیارە. 345 ملیاری ئەوە تەمویلی موچەیە کە لەلایەن وەزارەتی دارایی و بەڕێوەبەری گشتی ژمێرکاری مانگانە تەمویل دەکرێت. ئەوەی کە دەمێنێتەوە پەروەردەی کەرکووکە لەگەر ئەنجومەنی ئاسایش لەگەر ئەنجومەنی دادوەری. کۆی گشتی ئەو موچەیە 359 ملیارە. لەو 359 ملیارە ئێمە 272 ملیار لە داهاتی نەوت بە سلێمانی دەدەین. ئەوەی کە دەمێنێتەوە تقریباً نزیکەی 73 ملیار لە داهاتی سلێمانی لەو پارە دابین دەکرێت. کەواتە ئێمە مانگانە با خەڵکی هەرێمی کوردستان بزانێت لە بەڕێوەبەری گشتی بانکە بازرگانیەکان 272 ملیار بەنەقەد تەحویلی سلێمانی دەکرێت بۆ موچە. بەڵام ئەوەی کە گرفتە بەڕاستی داهاتی ناوخۆیە تەنها 73 ملیار سلێمانی مانگانە ناتوانێت دابینی بکات لە بۆ موچەی فەرمانبەرات. ئەوەی کە من دەیبینم بەڕاستی ئەو گرفتە لە داهاتی ناوخۆ لە بۆ ئەو سیاسەتە گومرجەیە کە ئێستا حکومەتی عراقی فیدڕال پەیڕەو دەکاتن. بۆیە بەڕاستی پێویستە لەسەر ئێمە لەسەر وەزارەتی دارایی لەسەر ئەنجومەنی وەزیران ئەبێ ئەو سیاسەتە ڕەت بکەینەوە. بتوانین کاک مەولود جاخۆ دەواازەی سنووری لە هەولێر و لە زاخۆش هەیە، ئەی بۆچی لەوێ داهاتەیە و بۆچی لەوێ نییە؟ ئیتر ئەوە ئەپسیارە دەبێت لە بەرپرسانی بەڕاستی سلێمانی بکرێت. چکە من ئاگاداری ئەوە نیم ئایا لە دەواازەکان یان لە دەرەوەی سلێمانی چ دەگوزارێ. بەڵام ئەوەی من دەیبینم وەکو بانکەکان کە من بەڕێوەبەری گشتی بانکەکانم، بانکەکانی سلێمانی وەکو بانکانی هەولێریش خۆیان دەکەن و گرنتی دەدەم ئەو پارانەی کە دێتە ناو بانکەکانی ئێمە ئەو پارانە پارێزراون و هیچ بە هیچ شێوەیەک بە هەدەر ناچێ و خەرجیەکانی ئێمە مەحدودن و هەموو بە یاسا و ڕێنمایی بە فەرمانی زۆر بەڕێز جەنابی وەزیری دارایی خەرج دەکرێتن. باشە، بەڵام ئەوەی کە لە دەوری بانکەکانە ئێمە لێی بەرپرسنین. بەڵێ باشە، کەواتە کاک مەولود ینی هۆکاری نەگەڕانەوەی داهات لە سلێمانی بۆ جۆرێک لە ڕێکەوتنی ژێربەژێر لە نێوان سلێمانی و بەغدایە. وڵی ئەوەی کەوەی من دەیبینم بەڕاستی تەنها نەگەڕانەوەی ئەو داهاتەیە، بەڵام ئایا لە ژێرەوە چی هەیە چی دەگوزارێ من ئەوە ئاگادار نیم. من ئاگاداری بانکەکانم کە ئەو بانکانی ئێمە بە تعلیمات و بەڕێنمانی ئێمە کار دەکەن و هیچ گرفتێک لە بانکانی ئێمەنیە. من زۆر دەستخۆشیم بۆ بەڕێوەبەرەکان بۆ گشت فەرمانبەر و کارمەندان هەیە
چکە زۆر دڵسۆزانە کاری خۆیان دەکەن و بە هیچ شێوەیە کەم و کوڕی و کەم تەرخەمی لە بانکانی ئێمەدا نییە. ئەوەی کە دەمێنێتەوە لە دەرەوەی بانکەکان کە ئەو پارەیە ناگەڕێتەوە بۆ بانکان بەڕاستی ئەوە من لێی بەرپرسنیم و من ئاگادارنیم بە شێوەیەک بەچ سیاسەتێک ئەو پارە ناگەڕێتەوە. باشە کەواتە کاک مەولود بە پێی قسەکانی جەنابەت بێ دەبێت چۆن پارە لە بانقەکانی هەولێر هەیە دەبێت بە هەمان شێوە پارەش لە بانقەکانی سلێمانی هەبێت. بەدڵنیایەوە بەدڵنیایەوە ئەبێ بە هەمان شێوە پارە هەبێت. بەڵام لێرەدا بەڕاستی ئێمە لە ئابووری سیاسەتێک هەیە پێی دەگوترێت سیاسەتی نەقدی. ئەبێ ئەو سیاسەتە خەڵکێکی زانە یعنی متخەسیس پسپۆر کار بکە لە بەڕێوەبردننی سیاسەتی نەقدی. چکە سیاسەتی نەقدی زۆر گرنگە تو بزانی ئەو پارەی لە چی خەرج دەکەی. لە بۆ نمونە ئێمە بەڕاستی کۆمەڵێک مەشاکیلمان هەیە لە باقەکان کە پێی دەگوترێت پارەی بەڵێننامە کە ئێمە لە هەولێر بە هیچ شێوەی لێ نەگەڕانێ ئەو پارەی خەرج بکرێت. بۆیە بەڕاستی ئێمە دەبینین زۆر کاتجاران کە ئەو پارەیە لەوانەیە لەولا خەرج کرابی ئەوە تەسیری زیاتری هەبووە لەسەر داهاتی سلێمانی. بۆیە بەڕاستی ئێمە لە بانکەکان کۆنتترۆلی ئەو بابەتەمان کردیە. بەڵام لە هەندێک شوێن لە هەندێک بانک لەوانەیە ئەو کۆنتترۆلە نەکرابی بەشێک لەو کێشانەی ئێستا لە نەبوونی داهاتەیە من لەوە دەبینیم بەڕاستی. بەڵام لە ئەسڵدا بانکەکان بەڕاستی ئەبێ سیاسەتی تایبەتی خۆیان هەبی و کەس نەتوانێت تەداخلی بانک بکە بەڵکو بانک سیاسەتێکی سربەخۆی هەیە و ئەبێ استقلالیەتی خۆی بپارێزی چونکە تەدەخلی ئەشخاص تەدەخلی مەسئولین لە بۆ بانک بەڕاستی ئەوەی لێ دەبیدرێتەوە کە ئێستا لە سلێمانی ڕوودەدات. باش کاک مەولود بۆ خۆت دەزانی ینی دەبێ ئەسڵ وایە هەر پارەیەک هەر داهاتێک لە هەموو سنوورەکانەوە دەست دەکەون جا بە سلێمانی بە هەولێر و بە زاخۆ و دوهۆکیشەوە بە هەڵەبجەشەوە دەبێت بگەڕێتەوە ناو خەزێنەی حکوومەتی هەرێمی کوردستان. جا پرسیارەکە ئەمەیە ئایا ئەو داهاتی لە سلێمانی هەیە دەگەڕێتەوە ناو خەزێنەی حکوومەت یان ئەگەر ناگەڕێتەوە بۆ؟ من ئەوەی کە زانیاریم هەیە ئەوەی کە دەیبینیم نزیکەی 70 بۆ 70 میلیارد دەگەڕێتەوە بانکەکان ماگانە. ئەوەی کە من دەیبینیم داهاتی ناخۆ کێشەی نییە. داهاتی ناخۆ وەکو خۆیەتی ئەوەی سلێمانی نزیکەی 70 بۆ 71 بۆ 72 میلیارد من ئاگادارم دەگەڕێتەوە خەزینەی حکوومەت دەگەڕێتەوە بانکە بازرگانیەکان و بانکە بازرگانەکان ئیدارەی دەدا و بۆ موچە بۆ مەسریات و بۆ پێداوی و خەرجی دەوایەکان خەرجی دەکات. باشە کاک مەولود ئەیکەواتە ئەم کورتێنانە چییە؟ ئەگەر داهاتەکە 71 وەکو ئێوە دەڵێن 70 بۆ 72 میلیارد دەگەڕێتەوە ناو خەزێنەی حکوومەت زایدەن پارەی نەوت کە تەرخان کراوە بۆ موچە خۆرانی سلێمانی ئەم کورتێنانە لەکوێوە دێت؟ ئەو کورتێنانە خۆ خەرجی سلێمانی بەس موچە نییە ئەدی دەوائر ئەدی مەسریەتی ئەو هەموو دەوائرە بەڕاستی تقریبا 100 میلیارد ئەوەی من ئاگادارم کورتێنان هەیە لە سلێمانی ماگانە. تو 100 میلیاری ترت پێویستە نزیکەی 170 میلیارد سلێمانی لە داهاتی ناوخۆ پێویستیەتی بۆ ئەوەی کەوا گشت خەرجەکانی دابین بکات. بۆیە بەڕاستی من 100 میلیارد کورتهێنان دەبینم لە پارێزگای سلێمانی کە پێویستە بۆ خەرجەکان خەرج بکرێتن بۆ گشت دەوائر و فەرمانگەکان و ئەمە پێی دەگوترێن نەفەقاتی تەشغیلی. بۆیە 100 میلیارد ماگانە کورتێنان هەیە لە سلێمانی. بەڵام من یەک چش ئەمەیە جواب بدەمەوە کە ئەڵێن گەمار و خراوەتە سلێمانی. باشە بەڕێزان خۆشەویستان ئێمە کوردستانین ئێمە هەوڵ دەدەین کە دەوڵەت دروست بکەین ئێمە هەوڵ دەدەین موئەسەسات دروست بکەین چۆن ئێمە ئەو کارە دەکەین ئێمە بە پێچەوانەوە ئێمە بەڵکو هەوڵمان داوە زۆرترین هاوکاری سلێمانی بکەین. لۆزاناری بەڕێستان پارەی نقد تاوەکو ئێستا زۆر لە بۆ سلێمانی ڕۆی هەر حسابمان لەگەڵ نەکردن. ئێمە هەوڵمان داوە بە پێچەوانەوە هاوکاری ئێمە زیاتر لە بۆ سلێمانیە چکە ئێمە دەزانین لە سلێمانی کێشە هەیە. من خۆم چەند جار سەردانی سلێمانیم کردە زۆر بەڕێز وەزیری دارایی زۆر هاوکار بووە و چەند جار ئێمە دانیشتن بۆ ئەوەی گرفتەکانی سلێمانی چارەسەر بکەن. بەڵام قوڵایی گرفتەکە کە گرفتی داراییە لە دەسەڵاتی ئێمە نییە. بۆیە بەڕاستی بلێرەدا من ڕای دەگەینم ئێمە سلێمانی لای ئێمە خۆشەویستە سلێمانی لای ئێمە گرنگە چۆن دووهۆک و هەولێر گرنگە بەڕاستی سلێمانی لە بۆ ئێمە گرنگترە زۆر باش چونکە بەڕاستی هەرێمی کوردستان بەوە هەرێمە کە هەرسێ پارێزگا بە یەکەوە ئیدارە بدەین. بەڵێ زۆر باشە کاک مەولود کاتم زۆر کەم ماوە دوا پرسیار ئەگەر بە کورتیش وەڵام دەیتەوە من سوپاست دەکەم. ماوەیە لەمەوبەر داوای لامەرکەزیان دەکرد بۆ شاری سلێمانی و دەیانگوت ئەوەندە داهاتی هەیە ڕەنگە بەشی لایەکی هەرێمی کوردستان بکە. بەڵام
ئێستا ناتوانن موچەش دابەش بکەن کەواتە هۆکاری ئەمە چییە؟ یعنی کێ گەمارۆی سلێمانی داوە ئەی باشە جاران دەیانوت لا مرکزی بۆ ئێمە زۆر باشە ئەی ئێستا بۆ پێیان دابین ناکرێت. من دەڵێن بەداخەوە کە خەڵکی کە ئابووری ناس لە وڵاتی ئێمە زۆر زۆرکەمە ئەگەر هەش بێتن وەکو پێویست کار ناکەن یان مەجاریان نادرێتێ بۆی کە قسەی خۆیان لەسەر بکەین. ئێمە ئازانین ئەگەر لا مرکزیەت هەبایە ئێستا سلێمانی شکستی زیاتری دەخوارد حەز دەکەم بزانن هاوکاری ئێمە وەکو حکوومەت یاریێمی کوردستان لە بۆ سلێمانی بەشێک لە گرفتەکانی سلێمانی ئێمە چارەسەرمان کردووە. یعنی ئێستا لا مرکزیەت لە سلێمانی هەبایە بەڕاستی وەزعی سلێمانی زۆر خراپتر دەبوو. بۆیە من دەڵێم خەڵکی شارەزا خەڵکی پسپۆر ئەوانەی کەوا بڕیار بەدەستن زۆر کەمن هەیە لە وڵاتی ئێمە بەڵام ڕێگایان پێ نادرێ مەجاریان پێ نادرێ کە کاری خۆیان بکەن. بۆیە ئەوانەی کە ئەو قسەیان دەکرد بەڕاستی خەڵکی پسپۆر نەبوون خەڵکی شارەزا نەبوون ئێستا ئەنجامەکە و ئاکامەکەشی بە چاوی خۆمان دەبینین. ئێمە بەوە جوانین کە هەرێمی کوردستان یەک پارچە بێ یەک دەست بێتن یەک حکوومەت بێتن یەک بڕیار بێتن چونکە مەسیری هەمومان بەیەکەوەیە ئەبێ ئەو مەسیرە هەمومان بیپارێزین بە چاچی بزانین ئێمە بەهێزین ئەگە بەیەکەوە بین. زۆر باشە زۆر بەڕێز مەولود سابیر بەڕێوەبەری گشتی بانکە بازرگانیەکان ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆیەوە شەوتان باش.